خوشکو بران هێژا دەم باشی وەرە و براکەوە قەهرەمان ئێزیدی بکورتاسی دیسە بوەرە ئەز ئیرۆ جەم برادەرکی ما ومسەر دۆنالد ترامپ شتەقلێن وەکو تر دەبینن بێمە عالەمە ئەسلامی چە عالەمە ترسۆنەکە بێزرابە وەکو تر دەبینن بین بێمە چ ترسۆنەک و بێزرابن لە هەمبەری ژارا و فەقیرە و مەظلوماشی هاتینە لە هەمبەری ئینسانێ بێتاقەت و بێقەوەت مێرخاسن ژێ هاتینە لە هەمبەری مڵەتێک کێم مڵەتێک و نکار بێ لە بەرخۆ بدێ لە هەمبەری وان خورتن و ژێ هاتینە ئەف ڕئیسکی ئەمریکا غەیرت بۆ ڕئیس بۆ سەرۆکی ئەمریکا چماش عالەمە ئەسلامێ عاد زەول دژی عالەمە ئەسلامێ مسلمانی ئەمریکا نمال ئیسلامێژی دەپرسن قارقاراوان و نالنالاوان و شخۆتە عەرەبا ببینێ عەگالێوان و دەسمالێوان ji سەرێوان کەڤن دێل وەلد نەما بێخۆدی بازن بەرێ خۆدن کەنەدا و بەرێ خۆدن وڵاتێدا بێ خۆدێومێ کەنگیشوی وڵاتی خلاص بن ترامپێ مالامە خراپکەین vêce gelo got gelek serokê Ewropiya wek Trump çê bibin û derkevin û bêwelemê li dijî alema İslamiyan dibe misilman wek me qanûnê me bimeşînin gelo ê çi bibêj alema İslamî hingî hemmiçkê berê xwe bidin dêra û salîba bikin sukra xwe û hemmiçkê herin ser dînê Mesîhî pîroz xweş behwer bin û silav ji wêrê ji wera ji cemên خدا زید قبو که دما نظامی کده دما جامعه مانینه یعنی گویی اونمش خراب بشتغلن وجه مگوزه ویدیو دیاری عالمه اسلامی امیر خاص بکم چما اون ترسن نترسن ونهم بري اقليات اخردن